ئێمە وەکو دەستەی نیشتەجێبوانی کۆڵنستی چەند داواکاریەکمان کە هەیە کە داواکاریەکانمان هەر ئەوەیە کە بەشێک لە پرۆژەکانی وەکو نیشتەجێبوونی ڕانیە و چەمچەماڵ و ئەمانە کە قستی مانگانەکانیان بۆیان لە 250,000 بۆیان کراوەتە 125,000. ئێمەش داوا دەکەین ئێمەش هەر هاوڵاتانی هەمان نیشتیمانەین هەمان وڵاتین بۆیت ئێمەش وەکو ئەوان کەمکردنەوەی قستی مانگانەکەمان بۆ بکەن چکە لە ڕاستیدا ئێمەش بەشێک بووین لەو هاوڵاتیانەی کە بەو قۆناغەدا تێپەڕێوین کە ئەوش قەیرانی دارایی بوو ئێمەش موچەکانمان بە تایبەتی کە سوو غەڕامەشی هاتۆتە سەر دیارە ئێمەش لەو کاتەدا کە نیوە موچە و ڕوبع موچە و ئەمە حکومەت هەمووی بۆ هەڵگرتوین بەڕاستی ئێستاش هەمووی بێکەوە دەبێتەوە دەڵێ دەبێ سوو غەڕامەکان و ئەوەی کە لە 2016 هەیە هەموو بێکەوە بدرێتەوە. ئێمە هاتینە پرۆژەیە بۆ ئامانجێک کە هەموو خزمەتگوزاریی تیابێ بەڵام بەداخەوە هیچ خزمەتگوزاریی وەکو پێویستیانە تەنانەت مزگەوت لەلایەن خێرخوازەوە بۆمان دروست کراوە قوتابخانەی بەبەرچاوی خۆتانەوە خێرخواز بۆمان دروستەکە هەروە بێتەوە کەم و کوڕێکی زۆرمان هەیە لە بیناکانە ئێمە کێشەی بیناکانمان هەیە بەشێکی زۆری کوالێتیان زۆر نزمە لە بەرزی خانۆکانە کەمتەر خەمیتیا کراوە دووچین لە هەموو بینایەکی ستاندارد کەمتر دایناوە لەگەڵ ئەوەشا کەم و کوڕی تریشمان هەیە بەڵام دڵنیاین هیچی وەکو پێویست ناگاتە جێ خۆی و جێبەجێ ناکرێت.